بناوی خدای بخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو تازی سەرمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. بەڕێزەکانم، ئیمڕۆ باسی خۆشویستنی محەممەد المستەفا دەکەین صلى الله عليه وسلم. جارێ پێش هەموو شتێک خۆشویستنی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام فەرزە، نە سونەتە، نە پیاوەتیە، نە چاکەیە، بەڵکو فەرزە لەسەرمان کە محەممەد المستەفامان عليه الصلاة والسلام لە هەموو کەسمان زیاتر خۆش بێ، حتا لە ڕۆحی خۆشمان. پێغەمبەری خوا دەفەرمی صلى الله عليه وسلم: لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. دەفەرمی کەستان ئیمانتان کامڵ نییە، کەستان ئیمانتان کامڵ و تەواو نابێ حتا ئەمە نەبمە خۆشەویستترین کەس لە چی؟ لە ماڵ و منداڵی و لە هەموو کەس و کاری و لە هەموو خەڵکیشی، لە باب و داچی، لە ماڵ و منداڵی و لە هەموو خەڵکیش، نەک بەو حەدەی حتا لە خۆشت خۆشتر نەوێ ئەو ئیمانت کامڵ نابی. ئیمامی عومەر لە خزمەت پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وەسەلام زۆری خۆش دەویست، زۆر بەڕاستی زۆری خۆش دەویست. تەماشای ئەو جەماڵەی کرد، تەماشای ئەو نور و بەرەکەتەی کرد. فەرمی: یا رەسوول الله صلى الله على رسول الله، فەرمی بەڕاستی تۆم خۆش دەوێ، والله یا رەسوول الله لە هەموو کەستم خۆشتر دەوێ، لە هەموو کەس، بەس لە خۆم نا، یعنی ئەم خۆم زیاتر خۆش دەوێ. فەرمی: لا یا عومەر، نا ئەی عومەر، هێشتان ئیمانت کامڵ نییە. ئیمامی عومەر چۆ ئەولای و فکرێکی کردەوە و هاتەوە. فەرمی: والله یا رەسوول الله، والله ئێستا لە ڕوحی خۆشم ئەتۆم زیاتر خۆش دەوێ. فەرمی: ئەلئانە یا عومەر، ئێستا ئیمانت کامڵ بوو ئەی عومەر. خۆشەویستانم، دەبێ عومەر فکری لە چ کردبیتەوە، دەبێت چۆن وەی کردبی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕوح و گیانی خۆشی خۆشتر بوێ. ئەو فکرکردنەوە چی ئازیزانم؟ ئەمە پێویستمان بەو فکرکردنەوەی ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ. دەزانی عومەر فکری لە چ کردەوە؟ عومەر چۆ ئەو لای و تەمەشای خۆی کرد، فەرمووی: عومەر، ئەتوو چ بووی؟ پیاوێکی درندە، پیاوێکی خراپ، هەموو خەڵک لێ دەترسا، پێیان دەگوت عومەیر لە بۆ تاقیر، لە بۆ بچووکی. ئەو محەممەدە هات عەلەیهی سەڵات وەسەلام ئەتووی کردە مرۆڤ، ئەتووی کردە بەشەر، ڕێزی لێنای، قەدری گرتی، گەورەی کردی، بووی بە عومەری کوڕی خەتاب، بووی بە موسڵمان، بووی یەکێک لە عەشەرەی مبەشەرە. ئەی عومەر، ئەوە محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو هەموو چاکێ دەگەر کردووی، گەر محەممەد نەبایە تۆ چی بووی؟ بەس پێم بڵێ. پاشان فکری کردەوە لە قیامەت، خۆ ئەگەر محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام بە هاواری ئەو خەڵکەینێ، خۆ هەموو خەڵک ماری وێرانە، بەوەڵڵا بە شەفاعەتی عوظما و بە شەفاعەتی تایبەتی خۆی ئەگەر بەهانای خەڵکەکە نێ، هەموو خەڵک ماڵی وێرانە. ئەی عومەر، لە قیامەتیش پێویستت بە دەستگرتنی محەممەد المستەفا هەیە صلى الله عليه وسلم. ئەو جا هاتەوە فەرمی: یا رەسوول الله، والله ئێستا لە هەموو کەستم خۆشتر دەوێ، حتا لە نەفس و ڕوحی خۆشم. ئازیزانم، واللهی ئەمەش پێویستمان بەو جۆرە فکرکردنەوەیە. باشە ئێمە هەرچیمان هەیە لە جوانیمان، لە ئیمانمان، لە پاچیمان، لە ڕێز و حرمەتمان، لە قەدر و گرانیمان، هەر هەمووی رەسوول الله صلى الله عليه وسلم.
والله يا متاكە و وەفا و ماندی بوون و هیمەتی ئەو محەممەدەی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێمەی جوان کردووە. دەبا ئەو بڕۆ تەماشای ئەو کەسانەی کە پێغەمبەری ناناسن، بزانە دزی، جەردە، خیانەت، پیسی، هەموو ئەشکال نەخۆشی و زوڵم و ستەمیا لە ناودایە. بەڵام چەند لە محەممەدە مستەفا نێزیک بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە پاک و بێگەر دەبی، ئەوەندە ماقوڵ و گران دەبی، ئەوەندە خاوێن و باوێن دەبی. الله ئەو پیاوەی کە لەگە خێزانی باشە، ئەو ژنەی کە خزمەتی پیاوی دەکا، ئەو منداڵەی کە حورمەتی داک و بابیان دەگرن، ئەو منداڵانەی کە منداڵیان جوان بەخێو دەکەن، هەموو فەزڵ و چاکەی محەممەدە مستەفایە صلی الله عليه وسلم کە فێری کردین ئاواژیان ببەینە سەرێ. دە وەڵڵاهی هەرچیمان هەیە و نیمانە هەموو چاکەی محەممەدە مستەفایە صلی الله عليه وسلم پاش خوای کە بە ئێمەی فێر کردووە. یەکەواتە وەڵڵاهی لە دنیای ئێمە هەرچیەکمان هەیە هەموو فەزڵ و چاکەی ئەو پێغەمبەرێ عەلەیهی سەڵات وەسەلام. دیک لە قیامەتیش باشە خۆ لە قیامەتی ئەگەر پێغەمبەری خوا نەستە ژێر عەرشی خوا و هاواری خوا نەکا، سوزدە نەبا و داوا لە خوا نەکە کە حەسر و حیساب دەست بکرێ، خۆ خەڵک بە هیلاک دەسی لە ئەوەلەوە هەتا ئاخر نەفەر لە ساحەیەکی مەحشەری تەختایی وا ڕۆژ دەسە سەریتیان هەموو غەرق بوو نەلاو ئارەق و ناڕەحەتی خۆیان. ئەو هەموو خەڵکە ڕۆژ لەسەر سەریتیان 2 میل، یعنی ئێستا 93 ملیۆن میل دوورە، ئەو وەختی 2 میل یان 2 کیلۆمەتر کەمتر ئەو ڕۆژە بەو هەموو قورساتی خۆی وا لەسەر سەری خەڵک دەداتە. سبحان عفوان 1 میل یعنی 2 کیلۆمەتر کەمتر کە ئەو ڕۆژە لەسەر سەرمانە بەو زەبەلاحی خۆی کە چەند ملیۆن جار لە عاردی گەورەترە. ئەو خەڵکە لە ناو ئارەقەی خۆی غەرق دەبی، جا هەیە هەتا چۆچی هەتا ناوچی هەتا دەوی هەیە غەرق بۆ لە ناو ئارەقە و عەزاب و ناڕەحەتی. ئەو وەختی هەموو خەڵک دەستنە لای حەزرەتی ئادەم، ئەی ئادەم تۆ یەکەمین کەس بووی خوا تۆی دروست کرد، هەموو مەلائیکەتان سوزدەیان بۆ تو برد، ئەی ئادەم دە شتێک بکە لەو وەزعی قوتار بین. ئەفەرمی ناتوانم، نەفسی ناتوانم. بڕۆ نەقیقەی یەکەچکە بگرن، دەستەکەن حەزرەتی ئیبراهیمی، دەستەکەن حەزرەتی عیسا موسای، دەستەکەن حەزرەتی عیسا، حەزرەتی نوح، هەر هەموو دەڵێن نەفسی ئێمە پێمان ناکرێ. معلم ئەوانە ئولول عەزمن، گەورەی هەموو پێغەمبەرانن، لە 124,000 پێغەمبەری گەورەی هەموو پێغەمبەران ئەوجە جورئەت ناکەن قسە لەگەڵ خوای گەورە بکەن. حتى دەکستە خزمەت محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ئەو هەموو خەڵکە لێدا پارن لە ئومەتی خۆی و غەیر ئومەتی خۆی داوای لێ دەکەن یا محەممەد بەس لە خوای متعال داوا بکەن لە وەزعی نەجاتماندا. اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەستەژێر عەرشی خودای گەورە و لەوێندا سوزدەیەک دەبا، سوزدەیەکی دوور و درێژ، ئەوەی کە لایقی خوای گەورە فێری کردووە و لایقی خوای دێڵێ. اینجا خوای رب العالمین بانگ دەکات دەفەرمێ یا محەممەد صلى الله على محمد ارفع رأسك وقل تسمع واشفع تشفع. ئەی محەممەد سەرت بڵند کە، ئەی نازدارەکەم سەرت بلند کە، قسەی بکە جێ لێ ڕادەگیرێ، شەفاعەت بکە و لێت قبول دەکرێ. دێ یا رب بە حەشر و حساب دەست پێ بکرێ. اینجا یەکەمین ئومەت کە حەشر و حسابیان لەگەڵ دەکرێ ئومەتی محەممەدە صلى الله عليه وسلم. ئازیزانم واللهی لە قیامەت ئەگەر ئەو پێغەمبەرە نازارە بە کەلکمانێ، واللهی شەفاعەتمان لۆ نەکە بەخوای ماڵمان وێرانە. والله لەسەر پردی سیرات ئەگەر ئەو پێغەمبەرە پشتمان نەگری، ئەگەر نەمان پەڕێنتەوە بە والله ناتوانن بپەڕینەوە. وئین منکم ئیلا واردها كان على ربك حتما مقضيا ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا. خی گەورە دەفەرمی وئین منکم هەرچی لە ئێوەیە ئیلا واردها دەبی لەسەر پشتی جەهەنەم دابڕوە و بەسەر پردی سیرات بپەڕتەوە. كان على ربك حتما مقضيا، ئەمە بڕیارێکە خی گەورە دایتی و دەبی جێبەجێ بکرێ. ثم ننجي الذين اتقوا، بەڕاستی ئەوانەی لەخوا ترسان، ئەوانەی بەڕاستی تەقوادار بوون نەجاتیان دەبێ. ونذر الظالمين فيها جثيا، بە زاڵم و ستەمکارەکان ئەوانە زوڵمیان لە خۆ کردووە و لە خەڵکیش کردووە چۆک بە چۆک دەستە ناو جەهەنەم و ئەسووتێن. زە ئازیزانم واللهی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی هەموو پێغەمبەران لەسەر لێوی لەسەر جادەی سیرات ڕاوەستاون، هەر هەموو هاوار دەکەن اللهم سلم
اللهم سلم خوايا أو خلقي سلامتكي خوايا أو خلقي سلامتكي الله پێغەمبەری خوا دەفەرمی هەیە وەکو بروسک دەپەڕتەوە هەیە وەکو سوار ئەسپەکی زۆر سەریع هەیە وەکو با دەپەڕتەوە هەیە بەغاردان هەیە لەسەرخۆ هەیە بە گورگەلۆقا دەپەڕتەوە چەند خۆشە بپەڕیەوە هیچ ناڕەحەتیەک و زەحمەتێکیشت توش نەبیتن ئازیزانم والله ئێمە محتاجی ئەو پێغەمبەرین دەتخوا پێم بڵێن ئەوە نییە کە لە ڕۆحی خۆمان خۆشتر بوێ لە هەموو کەس و کارمان خۆشتر بوێ چکە ئەو باشترە لە بۆ من واللهی پێغەمبەر باشترە لە بۆ من ئەم مەسلحەتی خۆم نازانم گوناح دەکەم بێسەروبەری دەکەم بەڵام ئەو محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسەلام ئەو زژی بە من دەسووتێ ئەو غەمی منیتی بۆیە هەموو کاتێک محەممەد المستەفا ئێمەی دەفکرا ڕۆژێکیان ئەو ئایەتەی دەخیندەوە کە حەزەتی ئیبراهیم دەفەرمی إنهن أضللن ربي إنهن أضللن كثيرا من الناس فمن اتبعني فإنه مني ومن عصاني فإنك أنت الغفور الرحيم دەفەرمی يا رب أو بتو صنمانا بوونە هۆکارێک کە خەڵکێکی زۆر ڕێی لێ گومڕا ببی و پشت لە تو بکاوڕوو لەو بتو سەنەمانە بکە بیان کاتە خوا و سوژدەیان بۆ ببە خوای ئەوەی کە بە دوای من کەت و نەسۆلای بتو سەنەمەکان ئەوە لە منە ومن عصاني ئەوانەی بە دوای منیش نەکەتن بە دوای ئەو بتو سەنەمانە کەتن نەیگوت خوای لە ناویان بەری نەیگوت خوای بیان بە جەهەنەمێ فەرمی فإنك أنت الغفور الرحيم خوای تو خوایەکی غەفور و ڕەحیمی بە کەیفی خۆت بکە ئەو ئاەتەی خوێندەوە کە حەزرەتی عیسا ڕۆژی قیامەتی خوای گەورە پێی دەفەرمی یا عیسا ئەئەنتە قولتە للناس ئەتوو گوتتە خەڵکی من و داکەم بکەنە خوا من دونی الله من و داکەم بکەنە خوا وەکو خوا بمان پەرستن حەزرەتی عیسا زراوی دەسی دەرێ یا رب إن كنت قلته فقد علمت ئەگەر ئەم لەو قسەم کرد بێت و دەزانی بەس ئەم لەو قسەم نەکردیە ئەوەی تۆ ئەمرت پێ کردومە ئەوەم گوتووە پاشان دەفەرمی إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم وترحمهم وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم دەفەرمی یا ربی ئەگە ئەو خەڵکەی عەزاب دەی لە پاشە من کە شرکی پەیدا کردیە کە چوونە ئەمن و ڕوح القودسیان کردە شرک و هاوتا لەگەڵ توی پەرستیتیان یا ربی ئەگەر ئەتوو تەعەزیبیان بدەی عەزابیان بدەی ئینتیقامیان لێ بکەی و فإنهم عبادك ئەو بەندەی تون وإن تغفر لهم خۆ ئەگەر لێشیان خۆش بی إنك أنت العزيز الحكيم ئەتوو خوایەکی باڵا دەست و عەزیز و حەکیمی سبحان الله هەردووک پێغەمبەر دریان نەهات دوعا لە ئومەتەکەی خۆیان بکەن ئەلەو کاتەدا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەستی بە گریان کرد زۆر گریا زۆر حتى حەزرەتی جوبرائیل هاتە خوارێ فەرمی یا محەممەد خوای رب العزە سەلامت لێ دەکا ئەفەرمی بۆ دەگریێ فەرمی ئومەتی بۆ ئومەتی خۆم دەگریم بۆ ئومەتی خۆم دەگریم خوای گەورە بە حەزرەتی جوبرائیل فەرموو بە محەممەد برێ عەلەیهی السەڵات وەسەلام ئینا سەنوڕضیکە فی ئومەتیکە وەلا نەسوؤک ئەمە ڕازیت دەکەین دڵت ڕازی دەکەین لە ئومەتەکەت وقەت بۆ ناکەین دڵت تون بی و دڵت عاجز بی ابن عباس لتفسيري سنرضيك في أمتك دفرميتن إن محمدا لا يرضى دفرمي محمد رازي نابي أجيك لأمتي لجهنم بي رازي نابي مگر إيمي خراب بدبخت بخوما باوين النار جهنمي أغنى في غمري خو عليه الصلاة والسلام رازي نابي يشيك لأمتي بس جهنمي تخوا أولا روحي ما بوفاترني تخوا أولا ما برحمترني أو في غمبرة صلى الله عليه وسلم زا بەڕاستی دەبی پێغەمبەرمان خۆش بێ بەڕاستی دەبی لە ڕوح و گیانی خۆشمان خۆشتر بێ بۆیە خۆشویستنی پێغەمبەری قیبلەی عاشقانە هەموو عاشقانی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام سباقیان کردووە جیهان زووتر بگەنن بە قەلبی ئەو محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام و ئەم دڵە خۆشکەن و ئەم دڵە ڕازیکەن ئازیزانم خوا بە عەزەت و جەلالی خۆی مراعاتی قەلبی محەممەدی کردی عەلەیهی السەڵات وەسەلام بس بداخەوە ئێمە مڕعاتی ئەو قەلبە نازارەی ناکەین مڕعاتی ئەم دڵە پاکەی ناکەین مڕاحاتی ئەو وجودە پاکەی ناکەین عاجزی دەکەین غەمگینی دەکەین بە کردەوەی خراپمان بە قسەی خراپمان بە ئیشی خراپمان ئەو دڵە نازدارە عاجز و غەمگین دەکەین تاکو دیدار و تەواوکردنی ئەو باسەیە بەخوای گەورەتان دەسپێرم
والسلام عليكم ورحمة الله وبركاته.